لە ساڵی 1990 لە یاریەکە لە نێوان فەڕەنسا و بەرازیلە یاریزانێکی لاوی بەرازیلی بە ناوی ڕۆبێرتۆ کارلۆس خۆی ئامادە کرد بۆ لێدانێکی ڕاستەوخۆی 35 مەتری بەبێ هیچ جێڵێکی ڕاست بەرەو گۆڵەکە. کارلۆس بڕیاریە هەوڵی ئەو شتە بات کە مەحاڵ دیارە. بە لێدانەکەی تۆپەکەی بە فراوانی نارد بۆ دوور لە یاریزانەکان، بەڵام هەر پێشەوەی لە سنوورەکەی دەرچێت گەڕایەوە بۆ لای چەپ و گۆڵەکەی پێتۆمار کرد. بەپێی یاسای یەکەمی جوڵەی نیوتن، تەنێک بە هەمان ئاراستە و بە هەمان تاودانە جوڵێت تا هێزێکی دەرەکی کاری تێنەکات. کاتێک کارلۆس لە تۆپەکەیدا ئاراستە و تاودانی پێبەخشی، بەڵام چی وای کرد تۆپەکە پێش بکاتەوە و یەکێک لە بێوێنەترین گۆڵەکانی مێژووی وەرزش تۆمار بکات. فێڵەکە لە تەوەرەکەیە بوو. کارلۆس یاوێتی لە سوچی خوارەوەی تۆپەکە نردوێتی بە بەرزیەک بۆ لای ڕاست، بەڵام لە هەمان کاتە بە دەوری تەوەرەکەیە خولانوێتەوە. تۆپەکەوا دەرکەوتووە کە بەرەو ئاراستە ڕێگەکە ڕۆشتووە. لە کاتێکە هەوا بە هەردوو لایە ڕۆشتووە هێواشی کردوتەوە. لەلایەکەوە هەواکە بە ئاڕاستی پێچەوانی تەوەری تۆپەکەیە ڕۆشتووە و پستانێکی زۆری دروست کردووە. لە کاتێکە لە لاکەی ترە هەواکە بە هەمان ئاڕاستەی تەوەری تۆپەکەیە ڕۆشتووە و ناوچەیەکی پستان نزمی دروست کردووە. ئەم جیاوازیە وای کردووە تۆپەکە بخولێتەوە بۆ ناوچەی پستان نزمەکە. ئەم دیاردەیە ناوە برێت بە کاریگەری ماگنەسی. ئەم جۆرە لێدانە بە زۆری ئاماژە بە لێدانی مۆزیەکات، بەڕێکیش هەوڵی لەگەڵ دراوە، یەکێکیشە لەو هۆکارانەی کە یاریەکی خۆش جوانەکات. بەڵام خولانەوەی تۆپەکە بە وردی کە پێویستێتی بۆ چەمانەوەی بە دەوری دیوارەکە و پاشان گەڕانەوەی بۆ گۆڵەکە کارێکی قورسە. تۆزە بەرز بێ بەسەر گۆڵەکە ڕات، زۆر نزم بێت بەرزەویەکە ئەکەوێ پێشەوەی بخولێتەوە، زۆر فراوان بێ هەر ناگاتە گۆڵەکە، زۆریش فراوان نەبێ بەرگریکارەکە ئیگەڕێنێتەوە. خاو لێبێ خێرا گەڕێتەوە، یان هەر ناگەڕێتەوە، خێراش لێبێ درەنگە گەڕێتەوە. هەر هەمان کردداری فیزیایی کە ئەگەری گۆڵکردنی هەیە کە ڕەنگە مەحاڵ بێت لێدانێکی سوچی ڕاستەوخۆ. کاریگەری ماگنەس یەکەم جار لەلایەن بەڕێز ئایزێک نیوتنەوە تۆمارکراوە. کاتێک تێبینی ئەوەی کرد کاتێک کە یاری تێنسیە کرد لە ساڵی 1670ە. ئەمە بە هەمان شێوە تۆپی گۆڵفی ژەگرێتەوە لەگەڵ فرێزبەیس و بەیسبۆڵیش. لە هەر حاڵەتێکە هەمان کردار ڕوایەتەوە. تەوەری تۆپەکە جیاوازی پستان دروستەکات لە ناو هەوای خولاوەدا کە دەوریاوە. ئەوە ئەیخولێنێتەوە بەرەو ئاراستی تەوەرەکە. و ئەمەش پرسیارەکەیە، بیردۆزیانە ئەگەر بە توندیەکی گونجاو بکێشی بە تۆپەکەیە، ئایا ئەتوانی تۆپەکە بخولێنیتەوە و بگەڕێتەوە بۆ لای خۆت؟ بەداخەوە نەخێر. تەنانەت ئەگەر تۆپەکەش نەتەقێ بەو زەبری پیاکێشانە یان نەیکێشێ بە هیچ تەنێکە، لە کاتێکیشە هەوا خاویەکاتەوە، بەما گۆشەی چەمانەوەکەی زیاترەکات و ئەیکاتە تەنێکی سوڕاوە و بە دەوری بازنەی بچووک و بچووکترە ئەخولێتەوە تا لە کۆتاییە ئەوەستێ. جا بۆ ئەوەی ئەو شێوازە سوڕاوەیە و دەستکەوێ، پێویستەوە بکەی کە تۆپەکە 15 ئەوەندە خێراتر بخولێتەوە لە لێدانە نەمرەکەی کارلۆس. بۆیە بە هیوای بەختێکی باش.